ئەوە سیخۆرێکی گچکەیە لە بۆ ئەوەی لە بۆ باری ئەمنی و باری مەترسداری مرۆڤ بەکاردێتن. مەسەڵەن ئەتو ئەگەر بچی پێشمەرگەیەکی بخەیە مەترسی ئەوەی دەنێری بە کامرەی هەیە مۆبایلەکە ڕەبتە بۆ مۆبایلی لە مۆبایلەکەی پیشان دەدا کە ئەو جێیە مەسەر مەترسی هەبیتن یان باش بیان خراپی و ئەوەش ڕسمیەکەی پێ پیشاندەی سکان دەکا ڕسمەکە و بلاکلیستی دەکاتن یعنی هەر ناهێریتن مەسەلەن بێتە پێشی ڕێگری لێ دەکاتن و ئەوەیە بە 180 دەرەجە دەسوڕێتەوە و دەبۆ ئاسایشی بەکاردێ و دەبۆ کامیرەی هەموو شتی هەیە سێنسەر و کامیرە ئەو شتانش و ئەگەر شخصەکەش مەسەلەن لە دوو شخصەکی بگەڕێن کە ئەو شخصەیە خراپی یانیش بابرێن تیرۆر بیتن ڕسمی پیشان دەدەی لە پێش ئەو کامیرەیە سکانی دەکا ئەگەر ئەو شخصەیە هەو بوو بلاکلیستی دەکا و دەنێرتەوە لای ئاسایش. بۆڵا هاوکاریشمان پێویستە لەبەرەوەی بخۆی ئەو شتە ئەوەندەی کە کردیتمان بەشی ئەوەندەی دەکات ئەگەر پێویست بشتی زیاد بکەین دەبی کەلوپەری تر بکرێت.